ئەو ڕەزەماندیانەی کە دراون بۆ دابەشکردنی زەوی دوای وەربینیکردن لە بەڕێبەراتی گشتیمان و کە ڕەزامەندی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانیان پێدەرچووە زیاتر لە 40,000 موسەخۆر سوودمەند دەبن بە وەرگرتنی زەوی. کار لەسەوە کراوە کە نەخشەکەرتی بۆ ئەو فەرمانبەرانە دابنێت بتوانێت زەویان بەسەر دابەش بکرێتن. ئەوەی کە سنووری بەڕێبەراتی گشتیمانەکە لە 22 شارەوانی پێکاتوە لە قەزاکانی چۆمان خەلیفان ڕواندز نەخشەکەرتیمان دروست کردو و ئامادەمان کردو هەروە لە کار لەسەرەوەش کراوە کە لە سیرەکانیش بە هەمان شێوە بەڵام ئەو زەویە ڕێژەکەی کەمە بەشی هەموو ئەو کەسانە ناکات کە ڕەزامەندی وەرگرتنی زەویان هەیە. ئێستا نزیکە ئێمە 3500 تاکو 4000 زەوی دەتوانین ئامادە بکەین لە هەنگاوی یەکەم و کاریشی لەسەر کرایە. بەڵام چاوەڕوانی ئەوەیەکەین کە هەم لەگە ئیداری سەربەخۆ هەم لەگە وەزارەتی شارەوانیش لۆی بگەینە بڕیاری کۆتایە ئەگەر پێویست بێ ئەو زەویانە دابەش بکەین بەڵام چارەسەری بۆ ئەوانی تر بە شێوەیەک دەکرێتن لۆی ئەو کاتی بڕیار لەسەر بدرێت بگوازرێنەوەیان چارەسەرشکیان بوو بۆ دابشکردن ئێستا وەکو دابشکردن ئامادێ دەتوانین لە هەفتەی ئایندە ئەمە دەست بە دابشکردنەکە بکەین بەڵام ئیدی چاوەڕوانی ئەوەیە کە بڕیارێک دەربچیتنەوەی دەست بە دابشکردن بکەین و بەڵام چارەنووسی ئەوانی تر بەسووی بگاتن بۆی بتوانێت بۆ ئەوانیش هەم یانەوە تێ سنووری شارەوانەکان فراوان بکەین ئیش ئەو شارەوانی تێدا ئەوانتە بڕیاریشی تر بدرێتن. خۆی هەر پارێزگایەک هەر ئیدارەیەک لە چی سەربەخۆ دەبێت پێویستە لە سنووری خۆی زەویەکان ئامادە بکاتن بەڵام هەروەک دەزانن سنووری ئیداری سەربەخۆی سۆران شوێنی هەڵکەوتەی جوگرافی ئەو زەویە دەشتایی و ڕوبەرە دەشتایی بەردەست نییە ئەوەی پێویست بی ئامادەی دەکەن ئەوەی تریش دەبێت بڕیار لێ بدرێتن لۆی چارەنووسیان دیاری بکرێت.